لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لوانەی سی و دوو لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە بەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوە ئازیز سوودی لێوەربگرن. يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون الذي جعل لكم الأرض فراشا والسماء بناء وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم فلا تجعلوا لله أندادا وأنتم تعلمون. بەڕێخۆشەویستان لە خزمەت ئەو دوو ئاەتە بووین لە دووانەی ڕابردوو ئیتر گەیشت بووینە ئەوەی کەوا لە کۆتاییەکەی خوای گەورە فلا تجعلوا لله أندادا ئەنداد و هاوشان بڕیار مەدەن لە بۆ خوا سوبحانه وتعالى. ئیتر باسی مەسئلەی شرکمان کرد کە شرک بابەتێکە لێرە و لە چەندین ئاەت کە خوای گەورە سوبحانه وتعالى بەندەکانی لێ ئاگادار دەکاتەوە. هەموو پێغەمبەران عەلەیهیمو سڵات وسەلام هاتینە لەوەی کەوا شرک نەمینێ و خەڵکی بێنە سەر عەقیدەی تەوحید و پێداویستەکانی تەوحید. ئیتر هەموو کتێبەکانی خوای گەورە باز لەو بابەتە دەکەن لێ مەسئلەی شرک پێویستە زۆر ئاگادار بین. گوتمان کەوا شرک زانایان دەڵێن دوو جۆری هەیە، جۆرێکی شاراوە و جۆرێکی ظاهر و دیار. ئەوجا لە جۆرە ظاهر و دیارەکەش گوتمان گەورە و گچکەی هەیە، فعلی و قەولی هەیە. کەمێک باسمان لە با بڵێن جۆری فعلی و قەولیەکەی جۆری گچکەکە کرد. جۆرە گەورەکەی کەوا مایە کە خوا پەنامامدا هەر کەسێک شرکی ئەکبەری لێبێتە جێ ئەوجا قەولی بی یان فعلی بیتن شرکی ئەکبەر لێبێتە جێ ئەو شرکە وەکوزان دەفەرمێ المخرج من الملة لە دایرەی ئیسلام دەری دەینی و هەروەها خاوەنەکەشی هەتا لە جەهەنەم دەبینێتەوە. خوا پەنامان بداتن. ئیتر لەو شرکانەی کەوا شرکی ئەکبەرە لەلایەنە قەولیەکەی كدعوة غير الله والاستعانة بغيره والاستغاثة بغيره. دعا كردن پارانەوە لە غەیری الله ئەوە شرکی ئەکبەرە. دوعاکردن پارانەوە لە غەیری خوا سوبحانه وتعالى. داوای یارمەتیکردن بە شتێکەوە ئیلا لە دەسەڵاتی خوایە لە غەیری خوا داوای بکەیت. هاوارکردن و یاخود هاواربردنە بەر غەیری الله سوبحانه وتعالى لە شتێکەوە تەنها لە دەسەڵاتی خوای گەورەدا هەیە سوبحانه وتعالى. ئەوە شرکی ئەکبەرە بەڕاستی. ئەوە شرکی ئەکبەری قەولیەکەوە خاوەنەکەی پێ لە ئیسلامدا دەردەچی و ئەگەر لەسەر ئەوەش بمری هەتا مەسیری جەهەنەمە کەواتە پارانەوە لە غەیری الله سوبحانه وتعالى. داوای یارمەتیکردن بە شتێکەوە لە دەسەڵاتی تەنها لە دەسەڵاتی ئەڵڵادا هەبی ئەوجا شیفای نەخۆشیە و یاخود با بڵێن هەر شتێکەوە تەنها لە دەسەڵاتی خۆیان ڕزقە هەر بابەتێکی دیکە بەڕاستی داواکردن لە غەیری الله ئەوە شرکی ئەکبەرە. ئەوجا هەر چێبی کائینەن من یەکون هەتا داواکردن لە پێغەمبەران عەلەیهیمو سڵات وسەلام لە قەبری پێغەمبەران عەلەیهیمو سڵات وسەلام و هەروە داواکردن لە قەبری ئەولیا و هەر کەسێکی دیکە بیتن بەڕاستی ئەوە شرکی ئەکبەرە. خاوەنەکەی ئەگەر تەوبەی نەکا و لەسەری بمری ئەوە مەسیری جەهەنەمە. خوا پەنامان بداتن. و هەر با بڵێن لە مەسەلەی شرک وەکو ئەوە گوتمان قەولی لە فعلی با بڵێن شرکی ئەکبەر ئەوەی کەوا بەکردەوە ئەنجام دەدرێ كالسجود لغير الله والركوع والنذر والذبح لغيره. كواتا سجد بردن لبو غير الله، ركوع بردن لبو غير الله سبحانه وتعالى. وهروها نذر كردن لبو غير الله، سربرين حيوانك لبو غير الله سبحانه وتعالى. خوف ورجاء كواتا ترسان لكسك وكو إلى خوالي دا ترسي هو شرك أكبر. وهروها رجاء كواتا هیواو ئاواتت بە بەخششی کەسێک بی وەکو هیواو ئاواتت بە بەخششی ئەڵڵایە شرکی ئەکبەرە. و هەروها خۆشویستنی کەسێک وەکو خۆشویستنی خوا سوبحانه وتعالى شرکی ئەکبەرە. و هەروها تەوەکل لەسەر غەیری خوا سوبحانه وتعالى شرکی ئەکبەرە. و هەروها والشرك في الطاعة ئەوی کووە شەریک بڕیاردان لە طاعەت
بأن يتخذ المخلوق كأنه رب يطاع في أمره ونهيه باعتقاد حل ذلك بويك هر مخلوقك أو خاوند الصلاة يعني خاوند علمه استعدادتها بجورالي بكي استعدادتها بجورالي بكي لهمو فرمان ونواهيك هرتسي قوت زي بزي بكي هرتسي قوت واز لبين واز لبيني اعتقادش بابي بيويس تواب بكي أو الشركة براستي وخواي يقول سبحانه وتعالى لا باس زولك وديان دفن اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله أحبار ورهبان كانيان وتزانا كاني خويان كرديانا پروردگار لغير خوا سبحانه وتعالى كاتك وبيغمبر صلى الله عليه وسلم أو أتي خيندوا عدي كري حاتم خويل الرازي بك أو كاتيشتا مسلمان نبو نصراني بو أو كاتا قلت يا رسول الله خوما أوان ما ندى فرست علماء كان خومان لأهل كتاب ولا نصراني كان نما ندى فرستن فرموي كاتك وحلال ين لبو حرام ذكردن وحرام ين لبو حلال ذكردن كاتك ونقو جورايلي أوان تان ذكرد كواتا أوان تان فرستو أوان تان بپروردگار بريار دا كواتا براسو زور زور خطرة واتا هر کەسێک فەرمانەکانی ئەو پێویستە لەژێر ڕۆشنایی قورئان و سوننە ئەو فەرمانەی کەوا لەگەڵ قورئان و سوننە دەگونجێت جێبەجێت کرد بەڵام ئەوەی دیکەیان کە لەگەڵ قورئان و سوننە ناگونجێت لا طاعة لمخلوق في معصية الخالق مهما كان كائنا من يكون هەر چێبی ئەگەر ئەو فەرمانەی ئەو دەیکا لەگەڵ قورئان و سوننە نەگونجا لا طاعة لمخلوق في معصية الخالق بلام أجر كسيك به بلا فلان كس أو زي لبرد صلاتي يعني لبر علمي كهيتي همو فرمانه كاين زي بزيده كم ببي ويجوب دموي كوا آية أوشتل لقى القرآن سنة دقون زيانا همو أوشتاني كأو قوتي مي كان ناي كم ببي ويبزام لقى القرآن سنة دقون زي أو كسي بخواب رياضة والعياذ بالله كريت يا هاوشاني خواي جورا والعياذ بالله توشي شرق بوا خوابنا ممدا وهروها شرشي أكبر قوت ما قولي وفعلي أو ذا وكو شركك هي عين الشرك أكبر لنية ولا إرادة بيدا دبي إيش أوي وخواي يقول فرمي من كان يريد الحياة الدنيا وزينتها نوفي إليهم أعمالهم فيها وهم فيها لا يبخسون أولئك الذين ليس لهم في الآخرة إلا النار وحبط ما صنعوا فيها وباطل ما كانوا يعملون أيش أوي وكزانا دفن أو كردواني كواظاهر كلا بأخوة أنزام أو عباداتاني كواظاهري لبأخوة أنزام بلام كسك أنزام دام بستي بدا سيناني دنيا ومبستي بدا سيناني دنيا نقبة مبستي ذاتي خواه سبحانه وتعالى هيز مبستي خوانية تفرمي والشرشي أكبره شرشي أكبره وخوانكشي أوي كديوه لدنيا خواهي قولوا بيدا بخشي بلام لآخرة ده همو كردو كان بطالت والبروي توش الشرك بو ومصيري شي هيز نيتنها أقري زهنم النبي خواه بنا ما بدا بلام وكو قتمان شرشي خفي أوي كوا مبستي خوايا بلام ما بستي شيء لبو خلشيش هي أو الشرك خفية ورياء خوا بنامام ده كأويش براستي يكل كبائر كان بلام أويدي كيان أوي كوار أصلا ما بستي خوانية ما بستي غير خوا بنامام ده فلا تجعلوا لله أندادا وأنتم تعلمون ده خواي جور سبحانه وتعالى ده فرمي لبو خواي جور أنداد هاوشان مثيل بريار مدن لكاتك ده كدزانن خوا سبحانه وتعالى هاوشان أنداد مثيلي نية سبحانه وتعالى هروك لپروردگاريتي شريكي نية خواهي يقول لپرستراويتيش شريكي نية وغير الله شاني أوينية يكزر عبادة شلبو أنزام بدي بل خوش يستان لدواء ويكوا لو دو آتدا خواهي يقول باسي لوحدانيتي خوي كرت أو ذا خواهي يقول الشاهدي ببيغمبراتي بيغمبر دا صلى الله عليه وسلم وهروها شاهدي بويددا كوا أو قرآن كلام خويتي سبحانه وتعالى وكذا فرمي وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله وادعوا شهداءكم من دون الله إن كنتم صادقين بالخوش وستان كواتا لدوای إيمان بالله بوحدانية خواهي قورة أو ذا إيمان ببيغمبر دي صلى الله عليه وسلم وكو زانان دفرمون أجر كسيق موحديش بي أو توحيدا كافينية بيباتا بهش حتى وكو لرقاي إيمان برسول خاتم نبي لبروي أو وحدانية تلتشي وردقري اعتقادي وحدانية لتشي وردقري قال رسول الله نبي صلى الله عليه وسلم لازمني بيداويستكاني وحدانية خواهي قورة أويا كوا إيمان ببيغمبراني خوابيني هر كاميان
لە دوای یەکهاتینە هەتاوەکو خاتەمەکەیان کەوا خوای گەورە عەهد و پەیمان لە پێغەمبەرانیش وەرگرتیە. عەلەیهیمو سڵات وسەلام کاتێکەوە پێغەمبەری خاتەم دێ پێویستە ئیمانی پێبین و ئیتیباعی بکەن. کەواتە هەر کەسێک ئەگەر بڵێ لەسەر عەقیدەی تەوحیدم بەڵام ئیطاعی پێغەمبەر ناکەم، یاخود محەممەد صلی الله علیه وسلم بە پێغەمبەر نازانم، ئیتر کە محەممەد بە پێغەمبەر نەزانی صلی الله عليه وسلم، ئیمانی بە قورئانیش نەوە کەوا کتابی خوایە، مستحیلە ئەو کەسە بۆنی بەهەشت بکاتن. کەواتە لە دوای قەزەی تەوحیدی خوای گەورە سوبحانه وتعالى وزا خوای گەورە سبحانه وتعالى باز لە پێغەمبەرەتی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم و هەروە باز لەو قورئان پیرۆزەکەکەوە کەلامی خوایە ئەو پەیامەی بە پێغەمبەر بەخشیە صلی الله عليه وسلم. بەڵێ خوای گەورە سوبحانه وتعالى بە کەسانێک دەفەرمی ئەوانەی کەوا شەک و گومانیان لەوەیە کەوا قورئان کتابی خوایە و پێغەمبەر رسول الله صلی الله عليه وسلم. دەفەرمی ئەگەر ئەنگۆ شەک و گومانتان هەیە مما نەزەلنا على عەبدینا لەو کتێبەی کەوا لە بۆ بەندەکەی خۆمان دابەزاندیە فأتوا بسورة من مثله دەی کتێبێک بینن فأتوا بسورة من مثله نەک کتێبێک بەڵکو سوورەتێک هاوشێوەی سوورەتەکانی قورئان پیرۆز بی. وادعوا شهداءكم من دون الله ئەوانەی کەوا لە غەیری ئەڵڵا ئەنگۆ بە پەرستراوی دەزانن ئەوەی کە ئەنتم تەشهدون لهم بالألوهية شهداءكم أي أنتم تشهدون لهم بالألوهية واتە پەرستراوەکانتان لە غەیری ئەڵڵا ئەوانەی کە ئەنگۆ ئیعتیمادیان لەسەر هەموویان بانگ بکەن با بێن هەمووتان پێکەوە با بتوان سوورەتێک هاشۆی قورئانی پیرۆز بینن ئەگەر ڕاست دەکەن ئەوە کتابی خوانی سبحانه وتعالى. دیارە خۆشەویستان لێرەدا ئەو ئاەتە لە چەند وەکو لە چەندین ئاەت کەس خوای گەورە ئەو حەقەتەمان لە دووپات دەکاتەوە قەزیەی پێغەمبەرەتی پێغەمبەر و ئەو قورئانەش گەورەترین معجزەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. لە سەرەتا دەفەرمی وإن كنت في ريب مما نزل ريب وەکو باسمان کرد لە سەرەتای سوورەتی البەقەرە ريب زانایان بە دوو ماناوە باسییان کردیە. ريب واتە ئەو شەک و گومانەی کەوا ئیتیهامیشی لەگەڵدایە واتە کەسانێک کەوا ڕیبیان هەیە بەرامبەر بە قورئانی پیرۆزکەوە کتابی خوایان نا کەواتە ئیتیهامی پێغەمبەریش دەکەن صلی الله عليه وسلم بۆی کەوا ئەویان والعیاذ بالله ئیفترای کردێ لەسەر خوا والعیاذ بالله. ڕیب بە مانای دووەمیشی کە زانایان لێچێ دەنو ئەوەی کەوا ئەو شەک و گومانی کەوا قەلیقی تێدایە قەلیق واتە متەئکید نییە شەکم هەیە و قەلیقیشم نازانم لەبەرەوەی بە مانای دووەم واتە زیاتر صدقی قورئانی پیرۆز کەوا کەلام اللهە لە بۆ هەموو کەسەش فترە خاوێن دیارە ئاشکرایە هەر لە کەلیماتەکان لە سوڵتانی کەلیماتەکان لەسەر دڵ و دەروون لەو مانا پیرۆزانە و لەو مانا بەرزانەی کە تێیدایە لەو هەم بەلاغەت فەساحەتەی کە تێیدایە لەو هەموو ئەوامیرە جوانەی کەوا تێیدایە. ئیتر با بڵێن صدقی قورئانی پیرۆز زۆر ڕوون و ئاشکرا کەسێک بێتن کەوا شەک و گومانی بەرامبەر دەربڕی قەلیقی لەگەڵدایە کەواتە ڕیبی هەیە. بەڵێ ئیتر دەفەرمی ئەگەر ئەنگۆ شەک و گومانتان هەیە بەرامبەر بۆ قورئان کەوا نەزەلنا جیاوازی لەگەڵ ئەنزەلنا ئەوەی وەکو زانان دەفەرم ئەنزەلنا واتە جوملەتەن واحیدە بەڵام نەزەلنا واتە ئەو قورئانەی کەوا جار لە دوای جار نەزەلە منەجەمەن کەواتە جار لە دوای جار لە خلالی 23 ساڵی پێغەمبەرەتی لە بۆ پێغەمبەر دابەزی صلی الله عليه وسلم مما نزلنا على عبدنا. لێرەدا وەصف پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم بە عەبد. دیارە ئەو جێگایانی کەوا جێگای ڕێز لێنانە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە بە عەبد باسی دەکات. سبحان الذي أسرى بعبده ليلا ڕێز لێنانش زۆر گەورە بکەوە خوای گەورە ئیسرا و میعراجی بە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم بە عەبد ناوی دەبا. تبارك الذي نزل الفرقان على عبده هەر عینی لە دابەزینی قورئانی پیرۆز فەرمی گەورەیی و پاچی و منەزەهی لە بۆ ئەو زاتێکەوە فورقان کە قورئانە دای بەزان لە بۆ عەبدەکەیکەوە محەممەد المصطفى صلی الله عليه وسلم. لێرەشدا بهاماشەوە لە مەجالی دیفاع لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دیفاع لە پێغەمبەرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە بە بەندە ناوی دەبا لەبەرەوەی دیارە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون خوای گەورە جن و ئینسی لە بۆ هیچ شتێک خەلق نەکرێت تەنها لە بۆ عیبادەت نەبی تەنها لە بۆ عیبادەت. ئیتر پێغەمبەران عەلەیهیمو سڵات وسەلام و بەتایبەت پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم ئەو عەبدەیەکەوە وەکو دەکرێت ئەو عەبدە میثالیەیە کەوا فعلەن ئەو عیبادەتەی کەوا خوای گەورەی لێی داوا کردی ئەنجامی دەداتن کەواتە ئەو عەبدەیەکەوە بە معنای کەلیمە عەبدە بە معنای کەلیمە عەبدە لە بۆ خوا سبحانه وتعالى.
لوی پیغمبر صلی الله علیه و سلم لێرە و لە جێگای دیکەش خوای گەورە بە عەبد نایدەوە پێغەمبەری صلی الله علیه و سلم وەکو لە چەندین حەدیثی صحیح بە فەخر و شانازیەوە باسی خۆی دەکاتەوە کاتێک کەسانێک دایانەوێ لە منزلەتی عوبودیەت بیبەنە دەرێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئینەما ئەنا عەبد ئەمن عەبدم بەندەی خوام أجلس كما يجلس العبد وآكل كما يأكل العبد سبحان الله أمن عبدم هر وكو عبد دادنشي نان دخوا هر وكو عبد دادنشم هر وكو عبد نان دخوم كواتا عبوديت پیغمبر صلى الله عليه وسلم لبو الله بفخر شانازي وفخري بيو كرديا واخواي گەورەش بوك لمجالي ريز لينان ووصفي دكا بعبد لمجالي ريز لينان ووصفي دكا بعبد وكو زانانش دفن براستي ئازادی ڕاستەقینە لە عبودیەتە لە بۆ خوا سبحانه وتعالى ئازادی ڕاستەقینە لە عبودیەتە لەبەر ئەوەی ئەو کەسێک کەوا بەندایەتی لە بۆ ذاتی ئەڵڵا ئەنجام دەدا لە بەرامبەردا ئازادە بەرامبەر بۆی کەوا نابیتە بەندەی هیچ بەندەیەکی تر نابیتە بەندەی هیچ بەندەیەکی کە تەنها بەندایەتی لە بۆ خوا سبحانه وتعالى تەنها بەندایەتی لە بۆ خوا کەواتە بەڕاست ئازادی ڕاستەقینە لە بەندایەتیکردن لە بۆ خوا سبحانه وتعالى وەکاتێک کەسێک ڕەفز دەکاتەوە بەندایەتی لە بۆ خوا بکە لە مقابلدا بەندایەتی لە بۆ بەندەیەکی وەک خۆی بکە ئەگەر لە بۆ هیچ کەسێک نەکات بە تەئکید ئەوە لە بۆ هەوا ئارەزوەکانی خۆی دەکاتن کەواتە بەندایەتی لە بۆ ذاتی ئەڵڵا ئەو پەڕی ئازاد و ئەو پەڕی عیزەتی تێدایە لە کاتێکدا کەوا لە بۆ خوا بەندایەتی نەکا ئەوە دیار بەندایەتی لە بۆ غەیری خوا ئەو پەڕی زەلیلی و ئەو پەڕی کۆت و زنجیری تێدایە خوا پەنامامدا دێر لێرە لەبەر تاوابوون کات دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەت ئەو ئاەتە و زیاتر قسەی لەسەر دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون